العالمين الصلاة والسلام على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين. بینەران و بیسەرانی کەناڵی ئامۆژگاری خۆشەویست، باسی بابەتێکەکەین، ئەو بابەتێش کە گرنگە خەڵکی خۆی بناسێتەوە، ناخی خۆی بناسێتەوە، کە لە زمانی عارەبیە پێی دەوترێ مەعادین الناس، ناخی خەڵکی چۆن چۆنیە. بێگومان خەڵکەکان جیاوازن لە ناخدا، لە هەڵس و کەوتیانە، لە قسە و وتەیانە، بەڵام ئێمە باسی ناخی خەڵکیەکەین. کەسانێکەیە ناخیان جوانە، ناخیان پاکە، کەسانێک شەیە ناخیان پیسە، ناخیان بۆگەنە، کە قسە ئەکەن ئینسانە پاکەکان سەیرەکەی لە ناخیانەوە دەرەچێتە دەرەوە. کەسی پاک قسەی پاکەکە، کەسی ناخپاک قسەی چاکەکات، بەڵام کەسی ناخپیس و ناخبۆگەن سەیرەکەی قسەکانی بۆگەنە، هەڵس و کەوتەکانی بۆگەنە، کە بە پشتیوانی خوای پەروەردیگار باسی ئەکەین. ئەوەیش پێوترێ مەعادین الناس، وەکو پێغەمبەری خوا فەرمی عليه الصلاة والسلام، ئەفەرمی الناس معادن كمعادن الذهب والفضة. ئینسانەکان وەکو معدنێک وان، لە ناخیانە لە دڵیانە معدنێک هەیە، ئەم معدنە چاکی تایە، خراپی تایە، وەکو ئاڵتون و زی وایە. کەسانێک هەیە ناخیان وەکو ئاڵتون و زی وایە، کەسانێک شەیە ناخیان زۆر پیس و زۆر خراپە. ئەفەرمی خيارهم في الجاهلية خيارهم في الإسلام. چاکەکەی ئێوە ئەوانە بوون کە لە جاهلیەت، بەڵام لە چاکترین کەستان ئەوەن کە لە ئیسلامیشا چاک ئەبن، چاکتر هەوڵەدەن. کە کەسانێک لە پێشی جاهلیەت هەر چاک بوون، بەڵام لە جاهلیەتەوە لە ناو ئیسلامیشا چاکتر و باشتر هەوڵ ئەدەن، ناخیان پاکەکەنەوە، خۆیان پاکەکەنەوە، ئەخلاق و ڕەوشت و قسە و وتانیان پاک ئەکەنەوە. پێغەمبەری خوا بۆمان باسەکە عليه الصلاة والسلام، بەڵێ ئێمەش ئەفەرین فەمینهم السهل اللین، کەسانێکەیە زۆر سەهل و لەینن، یعنی زۆر سەهلن کاتی قسەیان لەگەڵەکان نەرمونیانن، بەڵام وەمینهم الصعب الشدید، تێیان هەیە لە کەسانێک زۆر قورسن، زۆر تونڕەون. ومنهم الشجاع الجريء المقدم، وكسانێکەیە جەریئن مقدمن لە پێشەوەن دائما. وكسانێکشمانەیە ومنهم الجبان العاجز، کەسانێکشمانەیە جەبانە، ترسنۆکە، بەڵام هەیە ناخی ئازا، هەیە ناخی ترسنۆکە. ومنهم الكريم السخي، کەسانێکمانەیە لە ناخەوە دەوڵەمەنە، لە ناخەوە بەخشندەیە، وكسانێکشمانەیە لە مقابلدا لە ناخەوە ڕەزیل و قورچۆکە، البخيل الشحيح. ومنهم الصفوح الغفور، کەسانێکشمانەیە سەیرەکەی ناخی پاکە، کاتی خەڵکی لەگەڵیا تووشی کێشەیەک و مەشاکلێک و هەر شتێ لەمانە ئەبێتەوە، سەیرەکەی بۆ خوا لە خەڵکی خۆشە بێ، بۆ خوا لە خەڵکی ئەبورێ. بەڵام ومنهم المنتقم الشديد الخصومة، کەسانێکشمانەیە لە ناخەوە بەس ئەوێ ئینتیقام بکاتەوە، لە ناخەوە بەس حەزەکە مجادلە و مناقەشە بکا لەگەڵ خەڵکیە. ومنهم المتأني الصبور، کەسانێکمانەیە لە ناخەوە تووشی تەنها ناڕەحەتی و نەخۆشی و ناخۆشیە بن، صبر بەخۆیان نەگرن و ئارام بەخۆیان نەگرن. ومنهم الأحمق الغضوب المتسرع، وتیامانەیە کەسانێکی بێعەقڵ، ئەحمەق، دڵخراب، تووڕە، حەزەکە لە ناخەوە زوو ئینتیقام بسەنێتەوە. وتیامان هەیە لە ناخەوە متەواضعە، کەسێکی متەواضعە. وەکەسانێکشمان هەیە لە ناخەوە متەکەبیرە، خۆی بە زل ئەزانێ، خۆی بە گەورە ئەزانێ، ئەیداتە لاشەی سەیرەکەی، پێوەی دیارە ناخی پیسە، ناخی تەکەبورە. بۆیە والدنيا جمع الله فيها الطيب والخبيث، سەیرەکەی لە دنیاە خوای پەروەردگار کاتی ئەم دنیای دروست کردا، هەردووکی تیا دروست کردووە، کەسانی پاکی تایە، کەسانی پیسی تایە، کەسانێک تای هەیە چاکن، کەسانێک تای هەیە خراپن. وهي كالمنخل، ئەگەر سەیریان بکەیم خەڵکانە وەکو چین پیس و پاک، چاک و خراپ، وەکو چۆن ئەوەی کەوا ئاردێکە هێنی ئەیدەی لە هێڵک و ئەیدەی لە تافتە، بۆ ئەوەی سەیرەکەی پاکەکە و جوانەکەی دەرەچێتە خوارەوە، بەڵام پیسەکەی فڕێ ئەدەرێتە ئەولاوە. ئەمانە بۆیە مەعادنی خەڵکیمان بۆ دەرەکە لە دنیاە. هەروەکو خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزا بۆمان باسەکە، ئەفەرمێ لیەمیز الخەبیث من الطیب، دنیا شەر بۆ دروست کراوە بۆ ئەوەی پاک و پیس جیاکرێتەوە، بۆی ڕازگۆ و درۆزن جیاکرێتەوە، بۆی ئینسانی چاک و خراپ جیاکرێتەوە، بۆی ئینسانی داوێن پاک و داوێن پیسی لێ جیاکرێتەوە، بۆ ئەوەی ئینسانی پلە بەرز و ئینسانی پلە نزم جیاکرێتەوە. ليميز الخبيث من الطيب ويجعل الخبيث بعضه على بعض فيركمه جميعا فيجعله في جهنم أولئك هم الخاسرون. بەڵام ئەوانەی کە ناخیان خراپە، ئەوانەی کەوا معدەنیان خراپە،
بۆ ئەوەی ئەمەنە تاوان و سەرپێچی و کە هەموو غەمێکیان ئەوەیە لەزەتی دنیا و خۆشی دنیا و بە حرامی و بەنا هەر شتێکە پەیای بکە، بەڵام بۆی ئاوا کۆبێتەوە لەسەری مستحقی ئاگری دۆزەخی بکە، خوا پەنامان بدات. بۆیە سەیرەکەی ئەم کەسانە چەند سنفێکن، ئینسانێکەیە چەند سنفی خراپی تایە و کەسانێکشەیە ئەسنافن، کەسانێکی سنفی چاکیان تایە. بزانین سنفە خراپەکان چێن، خوای پەروەردگار بمان پارێزێ لەوانە، و ئەو کەسانێکی کە ناخیان پاکە و سنفەکانیان جوانن، خوای گەورە لەوانەمان بگێڕێ. خوای پەروەردگار بۆمان باسەکە ئینسانی منافق و درۆزن، ئەوانەی کەوا لە دنیاە ئەژێن بە نیفاق، ئەژێن بە خراپی، ئەژێن بە درۆزنی، ئەژێن لە ناخیان پیسە، بەڵام خۆیان وا پیشان ئەدەن دایمە لە بەرامبەر خەڵکی کە ناخیان پاکە. هەروەکو لە قورئانی پیرۆزە لە سوورەتی ئەلبەقەرەدا خوای پەروەردگار بۆمان باسەکە کەسانێکە ئیدعای ئیمانی شەکەن، ومن الناس من يقول آمنا بالله وباليوم الآخر، کەسانێکە ئەلێ ئێمە ئیمانمان هێناوە بەخوا و بە ڕۆژی دوایی، بەخوا لەگەڵ ئێوەین، لەگەڵ مسلمانانە، بەڵام ئێمە ئەناخی نازانین، خوای پەروەردگار خۆی ئەزانێ. ئەفەرمێ وما هم بمؤمنين، خوای پەروەردگار قەدەغەیان لێکە، ئیمانەکەیان ڕەدەکاتەوە، فەرمێ بەڵام ئیماندار نین، ڕاست ناکەن، چونکە ئێمەی بەشەر نازانین ناخی ڕاستەکە یان درۆکە، بەڵام خوای پەروەردگار ئاگای لە ناخیان هەیە، مەبەستیان چییە، ناخیان چییە، معدەنیان چییە. ئەفەرمێ یخادعون الله والذین آمنوا، ئەم ئیمان و باوەڕە و قسەکردنە و ئێمەش بەخوا وەک ئێوە واین و بەڵام ئاوا ئەم قسانە و مەعزیرەتە هێنێتەوە، ئەیانەوێ خوای پێ بخەڵەتێنن یان مسلمانانی پێ بخەڵەتێنن، خوا پەنامان بدە. بۆیە هەچ ئینسانێک ئیدعای ئیمانەکە بێ لە ناخیەوە ئیماندار بێت، هەچ ئینسانێک ئیدعای ڕازگۆیەکە بێ لە ناخەوە ڕازگۆ بێ، هەچ ئینسانێک ئیدعای پاک و تەمیزێکە بێ ناخی پاک و تەمیز بێت، چونکە ئاوها خوای پەروەردگار منافق و ئینسانە درۆزنەکان بە درۆ ئەخاتەوە. ئەفەرمێ وما يخدعون إلا أنفسهم، ئەیانەوێ خوا بخەڵەتێنن، ئیمانداران بخەڵەتێنن، بەڵام واللهی لە ڕاستیە ئەمانە بەس خۆیان نەخەڵەتێنن، خوای پەروەردگار ناخەڵەتێ والعیاذ بالله، إلا أنفسهم وما يشعرون، بەڵام ئەمان هەر خۆیان نەخەڵەتێنن وا ئەزانن بەخۆیان نازانن. ئەو جا في قلوبهم مرض فزادهم الله مرضا، ئەمە نەخۆشیە ئینسانی ناخپیس، ئینسانی معدن خراب، بەڕاستی في قلوبهم مرض فزادهم الله مرضا ولهم عذاب أليم بما كانوا يكذبون. ئەمە خۆی نەخۆشیەکە خوای گەورەش نەخۆشیەکانی لە دڵیان زیاد دەکات بۆ ئەوەی کەوا تووشی سزای خوای پەروەردگار بن، خوا پەنامان بدە. سنفێتر لەوانەی کەوا زوڵم و تەعداەکەن لە نەفسی خۆیان، ئەوانەیش ناخیان پیسە، وەکو خوای پەروەردگار بۆمان باسەکە، فەرمێ ومن الناس من يتخذ من دون الله أندادا يحبونهم كحب الله، ئینسانێکەیە کەسانێک هەن کەوا دارێکە، بەردێکە، قەبرێکە، بتێکە، شتێکە لەمانە خۆشیان ئەوێ ئەوەنەی خۆشەویستی خوای پەروەردگار بەقەت خوا خۆشیان ئەوێ، والعیاذ بالله. بگرە جاری وا هەیە ئەوەنە لەوا ترسێ، ئەوەنە لەخوا ناترسێ، ئەفەرمێ ئەوەنە خۆشیان ئەوێ. بەڕاستی ئەمە کەسێکی خراپە، یعنی قسەیە بکە قسە نەکەی بە فڵان قەبر فەمران مەرقەت دوای دەمت جێڕە بێ، ئەوەنە خۆشیان ئەوێ، ئەوەنەی لەوە ئەترسن، ئەوەنە لەخوا ناترسن، ئەوەنەی ئەویان خۆشێ، ئەوەنە خوایان خۆش ناوێ. يحبونهم كحب الله، بەڵام لەم لاوە کەسانێکی تر هەیە والذین آمنوا أشد حبا لله، نا خوای پەروەردگار ئیمانداران خۆشەویستیەکە لە دڵیانە لە ناخیانە، بۆیە دەری ئەبڕن واللهی ئەو ئیمانە ئەو نەخۆشە، ئەوە نەشرینە، ئەو پێغەمبەرە نەخۆشەویستە لە دڵمانە. یەکێتر لەوانە کە سنفێکی تر لەوانەی کە ناخیان پیسە، کەسانێکن سەریع التەقەلب، سەیرەکەی زوو وەرەگەڕێن، پارەیەک هاتە پێشیان، مەنسەبێک هاتە پێشیان، پلە و پۆستی هاتە پێشیان، شتێکیان پێبەخشا یەکسەر ئەگۆڕێن، یان خۆ تووشی کۆمەڵێ موسیبەت و ناخۆشی و ناڕەحەتیاتن، یەکسەر لە ئیمانەوە بۆ کوفر، خوا پەنامان بدە، لە سونەتەوە بۆ بیدعا، بۆی کەوا خەڵکی ڕازیکە، بۆی جاه و مەنسەبێک و پلە و پایە و پۆستێک و تەعینێکی دەستکەوێ. نا موسڵمان نابێ وابێ، من ناخەکەی پاک نییە، لە ناخە ئیمانەکەی بە جوانی نایەنە، بۆیە زوو وەرئەگەڕێ. ضعیف الئیرادەتی یەخشە الناسە، بەڕاستی ئیرادەی زۆر زەعیفە، ئەوەنی کەوا لە خەڵکیە ترسێ، ئەوەنە لەخوا ناترسێ، هەر ڕەزابوونی خەڵکی مەبەستە. بۆیە خوای پەروەردگار کاتێ بۆمان باسەکە ئەم کەسانەیش ئەفەرمێ ومن الناس من يقول آمنا بالله فإذا أوذي في الله جعل فتنة الناس كعذاب الله. ئەم کەسانەی کەوا
من الناس من يقول آمنا بالله کەسانێکە لەلەن ئیمامان هێناوە بەخوای پەروەردگار بە ڕۆژی دوای بە پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام ئەگە تووشی یەک ناڕەحەتیەک بێ تووشی یەک هەموو خەفەتێکا بێ تووشی یەک ڕۆژێ سجن بێ سەیرەکەی یەکسەر ئەگۆڕێ بەڕاستی موسڵمان نابێ وابێ ئەبێ موسڵمان بتەوە بێ ئیمانەکەی بپارێزێ خۆی بپارێزێ تووشی ناڕەحەتیە بی لە تۆ بەڕێزتر لە تۆ بە ئەخلاقتر لە تۆ چاکتر لە تۆ لە خواترستر پێغەمبەران بوون تووشی ئەم هەموو ناڕەحەتیە بوون بەڵام سەباتیان هەبوو ناخیان وای لێیان کرد معدەنیان چاک بوو پاک بوو خوای گەورەی سەبری پێیان بەخشا لەسەر ئەو عیبادەتە و ئەو دینداریە صنفێتر لەوانەی کەوا مەغرورن بەخۆیان جاهلن معرض عن كتاب الله کەسانێکن کەوا زۆر دڵڕەقن کەسانێکن کەوا دڵیان دائیمە کینە و بوغزی تایە معدەنیان خراپە کەسانێکن شوێنکەوتەی شەیطانن کەسانێکن شوێنکەوتەی هەوا و ئارەزۆکانن کەسانێکن شوێنکەوتەی ئەفلامە خراپەکانن کەسانێکن شوێنکەوتەی فلیم و تەلەڤیزیۆن و قەناتە خراپەکانن دائیمەن هەر لەسەر ئەوە ئەخەوێ لەسەر ئەوە ئەژێ ڕۆژە کاتەوە هەر لەسەر ئەوەیە خوا پەنامان بدە سەیرەکەی زۆر خراپە دائیمەن هەموو غەمی ئەوەیە هەوا و ئارەزوو نەفسەکانی تێرکا هیچی تر بەڵام سەیرەکەی خوای گەورەش لە حەقیان ئافەرمێ ومن الناس من يجادل في الله بغير علم دائما خەریکی مەبەستی ناخی پیسە کە ناخی خراب بوو معدەنی خراب بوو ئەوەشی لە دەمیەوە دەرەچی خەریکی مجادلەکردن و مناقەشەکردن و قسە بەمەکە و قسە بەوەکە ڕەدی ئایەت دەداتەوە ڕەدی حەدیسە داتەوە شتانێک ئەهێنێکەوە خەڵکینە ئەها ئەمە وایە ئەمە دڵی نەخۆشە ئەمە شوێنی شەیطان کەوتە ئاگای لە خۆی نییە ئەم کەسە معدەنی خراپە بەڵام لە مقابلدا خوای پەروەردگار باسی ئەهلی ئیمان و ئەهلی چاکەمان بۆکە کە ئەو کەسانەی ناخیان پاکە ئەو کەسانەی ناخیان جوانە ئەو کەسانەی ئەخلاقیان جوانە ڕەوشتیان جوانە دائیمە حەزیان لە شتی چاکە ئەمە ناخیان پاکە ئەمە بەڕاستی معدەنیان پاکە خۆ بۆیە سەیرەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە چەند فەرمودەیەکە وەصفی ئەو ناخ پاکانەی بۆمان کردووە ئەو معدەن پاکانەی بۆمان کردووە بەچی بۆمانی وەصف کردووە وەکو پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام إن مثل المؤمن كمثل القطعة من الذهب نمونەی ئیماندار نمونەی پارچەیەکە لە ئاڵتون بۆ ئەم نمونە جوانی هێناوە پێغەمبەر عەلەیهی الصەلاة وەسەلام ئاڵتون لای هەموو کەسێ خۆشەویستە ئاڵتون لای هەموو کەسێ بە نرخە بۆیە ئیمانداریش ئیمانی ناخپاک ئیمانداری ناخپاک دائیم وەکو ئەو پارچە ئاڵتونە وایە کەس هەچ کەسێ بیدەیتێ کەس ڕەدی ناگاتەوە هەچ کەسێ لە شوێنێ داینی حەزەکە سەیری کا زۆر جوانە ئەو وەکو پارچە ئاڵتونێک وایە نەفەخە فیها صاحبها فلم تتغير ولم تنقص صاحبەکەی هاوڕێکەی ئەگەر خۆڵشی پێوە بێ ئەگەر شتێکش بەسەریا بێ فوی لێکە هەتا بێ جوانە بێتەوە هەتا بێ چاکە بێتەوە هەتا بێ ئەگەشێتەوە بۆیە ئاها نمونەی ئیماندار ئاوایە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ یعنی هەچ کاتێکش ناخۆشی و خەم و خەفەت و هەر شتێ بەمانە بەسەریا بێ ئەم کەسە هیچ ناگۆڕێت تێک ناچێ ئاڵتونەکەش تێک ناچێت بۆیە ئیماندار وەکو ئەو ئاڵتونە وایە ئەی لا تزيده الفتن والابتلاءات هەچ بەڵاو ناخۆشیەک و نەخۆشیەک بەسەریا بێ واللهی ئەمە وەکو ئەو ئاڵتونە هەر بریقاداتەوە جوانە بێتەوە خۆڵەکە بەسەری لادا ئەوە ناخپاکە ئەوە ئینسانێکی چاکە ئەوە معدەن چاکە وە لە فەرمودەیەکی تردا ئەفەرمێ کە زۆرن فەرمودەکان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی ئینسانی ناخپاکمان بۆکە ئینسانی معدەن پاکمان بۆکە ئەفەرمێ إن مثل المؤمن مثل النحلة نمونەی ئینسانی ئیماندار وەکو چی وایە وەکو مێشەنگ وایە مێشەنگ چییە بۆچی وەکو مێشەنگ وایە چونکە مێشەنگ لەسەر شتێکە نانشێتەوە ئیلا پاک نەبێ ئەگەر ئێمە سەیری مێشەنگکەین دێ لەکوێ نشێتەوە بەس لەسەر گوڵەکانە نشێتەوە گوڵ دایمە بۆنی خۆشە تامی خۆشە فەلەو شتە خۆشانە ئەخوا ئیمانداریش لە شوێنێکە دانانشێ لە شوێنێکە ئیش ناکە ئیلا لە شوێنێکە پاک بێ لەگەڵ کەسانی کە چاک بێ لە مزگەوتەکانە بێ لە شوێنی زکرێ بێ لە شوێنی یادی خوا بێ لەگەڵ کەسانی چاکە هەڵەسێ لەگەڵ کەسانی چاکە دانشێ شتێک ناخوا ئەگەر حەڵال نەبێ شتێک ناخوا ئەگەر پاک نەبێ شتێک ناخوا ئەگەر خواب لێ ڕازی نەبێ ئیلا ئەوانەی کە خوا پێی خۆشە لەسەر ئەوانەیە بۆیە شوبهانی بە هەنگوینەوە ئەفەرمێ و داش نانشێ هەنگوین هیچی لێوە دەرناچێ ئیلا ئەگەر شتێک پاک نەبێت کە کاتێکیش هەنگوین چیمان بۆ دەرەکە گوڵ ئەخوات هەنگوین دەرەکە
کێ حەسی لە هەنگوین هەیە؟ بۆیە نمونەی ئینسانی ناخپاک پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام شوبهانی بە مێشەنگەوە ئەو مێشەنگە لەگەڵ کەسانێکا دانانشێ لە شتێکە ناخوا ئیلا پاک نەبێ و لەگەڵ شتێکشا کاتێ داش ئەنشێ ئیلا پاک دەرئەکا ئیلا شتی خۆش دەرئەکا. ئیماندار ئاوایە لەو شوێنە چاکە و بەڕێزانە و کە خوا پێی خۆشە خوا پێی ڕازیە و کاتێکش قسە ئەکات وەک ئەو هەنگوینە دەمێەوە دەرەچێ قسەی خۆش دەرئەچێ ڕەزابوونی خوای ئەوێ لێخۆشببوونی خوای ئەوێ بۆ خۆی و بۆ خەڵکی. و لە نمونەیەکی تردا پێغەمبەری خوا ئەفەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام ئیماندار وەکو پارچە هەورێک وایە چۆن خەڵک دڵی پێخۆشە ئەگەر باران نەبارێ گشتمان دوعاکەین و ئەپاڕێنەوە چین نوێژە باراناکەین بۆ ئەوەی کە خوای پەروەردگار بارانمان بۆ بارێنێ. ئیماندار لە هەر شوێکا بێ وەکو پارچە هەورێک وایە لەکوێ بێت خەڵکی دڵی پێخۆشە بارانیان بۆ ئەو شوێنە ئەگەشێتەوە. خەڵکی ئەمر بە چاکاکە بە خەڵکی نەهی لە خراپاکە. ئەو بەڕاستی نمونەی ئیماندارە. و فەرمودەیەکی تردا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ نمونەی ئینسانی ئیماندار وەکو چی وایە ئینە من الناس ناسا مەفاتیحا للخەیر مەغالیقا للشەڕ. دەبا ئێمە ئاوا بین کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام ئەفەرمێ هەنێ لە موسڵمانان هەنێ لە ئینسانەکان هەن ئەمە عامە بەڕاستی وەکو کلیلێک وان دائیمەن دەرگای خێرەکەن و دەرگای شەڕداخن. ئەمانە خێرن کاتی قساکەن قسەی خێرەکەن کاتێ ئەچنە ناو خەڵکی و کێشە و مەشاکلیان هەیە شەڕەکە دائەخەن خێرەکە ئەکەنەوە. مەفاتیحا للخەیر مەغالیقا للشەڕ. وإن من الناس ناسا کەسانێکیش هەن لە خەڵکیە مەفاتیحا للشەڕی بەڕاستی و خراپترین خەڵکە خوا پەنامان بدە ئەو کەسەی کەوا ئەم قساناکە ئیلا مەعدەن چاکە ئیلا ناخپاکە حەزەکە دایمە خەڵکی تووشی خێر بێ تووشی خۆشی بێ خەڵکی لە دنیاە لە خۆشییا بژێ و لە قیامەت شابەرە و بەهەشتێکی پانوبەری نابڕوە دەرگای شەڕەکانیش لە خەڵک داخە بۆی ماڵی خەڵکی تێنەچێ بۆی ماڵی خەڵکی بەهە دەرنەڕوا بۆی پاری خەڵکی بەهە دەرنەڕوا بۆ ئەوەی تووشی سزا و عەزابی خوای پەروەردگاریش نەبێ. داواکەم لە خوای پەروەردگار بۆ خاتر ناوە جوانەکانی و صیفاتە بەرزەکانی لەو کەسانەمان بگێڕێ کە ناخیان پاکە کە ناخیان چاکە کە ناخیان پڕ لە ئیمانە کە ناخیان پڕ لە سونەتە کە ناخیان پڕ لە خۆشەویستیە بۆ خوای پەروەردگار بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە ناخیان پڕ لە خۆشیە بۆ ئیمانداران حەزی لە خێری ئیماندارە. داوا ئەکەم لە خوای پەروەردگار لێمان خۆش بێ. ئامین ئامین والحمد لله رب العالمين وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين.